الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت زنجیرە باسەکانی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان بەسەر ئەبێن. دیارە کەیشتوێتە سەر حیاتی یەزیدی کوڕی معاویە کە دووهەمین خەلیفەیە لە خەلیفەی ئومەویەکان کە باسی ئەەکەین و ذیکری ئەەکەین. لە ساڵی 60 کۆچیە بۆتە خەلیفە، 3 ساڵێک و 8 مانگی خەلیفایەتی کردو، کەمتر واتە لە 4 ساڵ زەمینی خلافەتەکەی بووە. کۆمەڵی واقعە لە زەمەنی ئەوە ڕوویداوە. گەورەترین واقعە کە ڕوویداوە شەهیدکردنی ئیمام حوسێنێکە لە دەرسەکانی پێشوە باسمان کردووە. دیارە دەرس و پەندێکی زۆر گەورە هەیە لە بابەتی شەهیدبوونی ئیمام حوسێنە، و کۆمەڵە ڕوایەتی زۆری باڵتیلی ڕافضی هەن کە ئەکرێ ئینسان سەیری کتێبەکەی سەڵابی بکات لەو مەسەلا کە بە زۆر چڕوپڕی بە جوانی جوابی داوەتەوە، باس و خواسی کردو بە درێژی. بابەتێکی تر هەیە پێ ئوترێ واقعەت الحەڕە، کە یەکێکە لەو مۆزوعانەی هەر لە زەمەنی یەزیدا ڕوویداوە. دوای شەهیدبوونی ئیمام حوسێن طبعاً مقۆمقۆیەکی زۆر گەورە لەناو خەڵکە دروست بوو، زیاتر بەوەی کە دەوڵەتێک زوڵمی کردووە، دەوڵەتێک کوڕی کچی پێغەمبەریانی صلی الله علیه وسلم شەهید کردووە. وردە وردە ئەم مقۆمقۆیانە بەرز ئەبوونەوە دەنگەکان. لایەکیش عەبدوڵڵای کوڕی زوبەیر لە مەککە جەماوەرێکی زۆر و خەڵکێکی زۆر لە دەوری کۆبوونەوە، تقریباً جۆرێک لە جۆرەکان مەککە لە کۆنتڕۆڵی ئومەویەکانە نەبوو. لە مەدینەشا وردە وردە دەنگۆ دروست بوو. ئەهلی مەدینە وردە وردە گەنجەکانیان بەرەو ئەوە ئەچوون، بەتایبەتی ئەولادی ئەسحاب بەرەو ئەوە ئەچوون کە ئەم دەوڵەتیان پێ شەرعی نەبێت. بۆیە والی ئەوێ کە ئامۆزای یەزید ئەکا، عوثمانی کوڕی محەممەدی ئەبی سوفیان، کۆمەڵە وجەهای زۆری کۆ کردەوە، هەموویان ئینال بۆ شام. چیتان هەیە لەگەڵ یەزیدە خۆتان باسیکەن، و بەیعەتێکتان داوەتی و خەلیفەتانە بچن قسەی لەگەڵا بکەن، تێبگەن لی. زۆرێک لەو هاوڵانە ڕۆشتن. عەبدوڵڵای کوڕی حەنظەلە یەکێکە لە سەحابە بچووکەکان کە بە صغار سەحابە مەشهورە، یعنی حەنظەلەی غەسیلی مەلائیکە، باوکی هەر سەحابەیە. عەبدوڵڵای کوڕی ئەبی عەمری کوڕی مغیرە، عەبدوڵڵای کوڕی موطیع، منذری کوڕی زوبەیر و زۆرێکی تر لەمانە ڕۆشتە ناو شامەوە. طبعاً یەزید ئیکرامێکی زۆر گەورەی کردن، هەدایە زۆر گەورەی دانێ، گفتوگۆی زۆر لە نێوانیانە ڕوویدا، زۆر بە حکمەتێکی گەورە لەگەڵیانە مامەڵەی کرد. ئەمان کە هاتنەوە هەندێک شتیان لەناو شاما بیست. ئەم بیستنانە وردە وردە دڵی کڕمۆڵە کردن لە یەزید. پێیان وا بوو یەزید کە بەو شێوازە بینیان وەکو پیاوێک و کەسایەتێکی زۆر گەورە و کەسێکی دینداری زۆر عەجایب دەرەکەوت، پێیان وا بوو کە نیفاقی کردووە جۆرێک لە جۆرەکان، لە حەقیقەتە خۆی ئەوها نییە. بۆیە هاتن وردە وردە لەناو مەدینە حەرەکەیەکی تری گەنج دروست بوو دژ بە یەزید. ئەم حەرەکەیە کارێکی پێ هات کە مەدینە بوو بە دوو بەشەوە. قوڕەیشیەکان عەبدوڵڵای کوڕی موطیعیان هەڵبژاردە بوو، ئەنسارەکانیش هەر هەمویان عەبدوڵڵای کوڕی حەنظەلە گەنجەکان شوێنی کەوتبوو. واتە دوو قائیدی زۆر گەورە بروزیان کرد لەناو مەدینەیە. ئەم دوو قائیدە سەر بە عەبدوڵڵای کوڕی زوبەیریش نەبوو، هەر خۆیان بۆ خۆیان سەربەخۆ هەر یەکەیان کاری خۆی ئەکرد، و بڕیاریاندا کە ئەو بەیعەتەی لە گەردنیانەیە وازی لێبێن. بەیعەت ئیتر بە یەزید نادەن و پەشیمان بوونەوە لە بەیعەتێک. لەم کاتەیە گەورە پیاوانی ئەسحاب تەواجودیان هەبوو لە ناویانە، ئەوانەی کە ئەهلی خیبرە بوون، زۆر قسە و گفتوگۆیان لەگەڵا کردن. بەتایبەتی عەبدوڵڵای کوڕی عومەر کە زۆر گرنگ لەگەڵیانە مامەڵەی کرد و زۆر بە تەندروستی و زۆر ئامۆژگاری کردن کە ئەم کارانە جێبەجێ نەکەن. ئەمانە بەیعەتێکیان داوە، بەیعەت لە خۆ لە گردنی ئینسانە لا ناچێ. زۆر فەرمایشتی پێغەمبەریانی صلی الله علیه و سلم بۆ خوێندنەوە، هەتاوەکو هەموو خزمەکانی خۆی کۆ کردەوە و سوێنی دان کە کەسیان نابێت لەگەڵ ئەم حەرەکەیە بن. هەوڵیدا زۆر کە ئەمانە هێواش کاتەوە ئەم گەنج و لاوانە
و باسی خوێنی مسلمانان و پارچە بوونی مسلمانان و کێشەبوون بۆ مسلمانان دوایی چی لێ دێت و فتنەکە چەند گەورە ئەبێ، چونکە ئێوە قیلەتێکی زۆر کەمن، جێشی شام زۆر گەورەیە. زیاتر ئەم شتانە فائیدەیان لێ نەکرد. پەرەی سەند هەتا وای لێ هات بنەماڵەی ئومەوی 1000 کەس لێک شوێنە لە ماڵی مەڕوانی کوڕی حەکەم و دەوروبەریە لەو منتیقە هەر هەموو خۆیان گلدایەوە نیان ئەتوانی بێنە دەرەوە. هەموو کۆنتڕۆڵی مەدینە بەدەست ئەو دوو کەسایەتیەی ترەوە بوو، هەردوو عەبدوڵڵا کە عەبدوڵڵای کوڕی حەنظەلە و عەبدوڵڵای کوڕی موطیع. یەکێک تر لەوانەی کە زۆر ئامۆژگاری ئەم شەباب و گەنجانەی ئەکرد بریتی بوو لە محەممەدی کوڕی عەلی کوڕی ئەبی طالب کە محەممەد بن الحەنەفیە ناسرا. طبعا یەکێک لەو کەسانی کە لە خزمەتی ئیمامی حوسینە کە ئیمامی حوسین شەهید بوو ئەو نەخۆش و عەرزم کردوون پێشتر، ئەم محەممەدی کوڕی عەلی کوڕی ئەبی طالب ئەفەرمێ محەممەد زۆر هەوڵێکی گەورەیدا و زۆر محاولەیەکی گەورەی لەگەڵا کردن و زۆر گفتوگۆیەکی زۆر. طبعا لە هەموو حیاتی محەممەدی کوڕی حەنەفیە لە هەموو عمریا کە ئەیخوێنیتەوە لە دوای فتنەی ئیمامی حوسینەوە لێک شتا بەشداری نەکرد. فەرمووی گەورەترین شتێک کە لەسەری بووین بریتی بوو لەوە گەورەترین فتنە ڕووی تێکردین لە دوایەوە ئەبەدەن، حتى دواتر لەگەڵ عەبدوڵڵای کوڕی زوبەیرە ئەبێتە کێشەی، لەگەڵ مەڕوانی کوڕی حەکەمە ئەبێتە کێشەی، ئەبەدەن لە شتێکە بەشداری ناکە، خۆی بنەماڵەکەش کاملی پارێزگاریان لێ ئەکە. ئەمیش زۆر هەوڵێکی گەورەیدا لەگەڵیانە. کاتێکەوە چوون بۆ لای بەتاتی عەبدوڵڵای کوڕی موطیع چوو زۆر قسەی لەگەڵا کرد، فەرمووی کوڕم ئەمانەی کە تۆ ئەڵێ یەزید نوێژ ناکە، یەزید عارەقە خوا، من خۆم یەزیدم بینیوە نە عارەقی خوا بۆ نوێژی کردو، جەماعەتی بۆ کردوون، لە پشتی نوێژم کرد بینیم و هیچ خەلەلێ لەمانەم نەبینیوە. لە بەرامبەراوە وتیان نە، وتی باشە ئێوە خۆتان بینیوتەوە، وتیان نە بەس ئێمە یەقینمان هەیە کە ئەو قسە تەواوە. تێ چۆن جواب ئەدەنەوە لای خوا، شاهیدیەک ئەتوانن بدەن، ئەخر شتێ بە چاوی خۆتان نەتابین، ئەمە فیتنەیە، زۆر هەوڵی لەگەڵادان فائیدەی نەبوو. حتا وەکو ئەوەندە زەختیان لە محەممەدی با بڵێن حەنەفیە ئیبن حەنەفیە کرد، هەتا وەکو وەهای لێ هات کە ناو مەدینە بەجێ بێڵە دوورکەوێت، عەبدوڵڵای کوڕی عومەر ناو مەدینە بەجێ بێڵە دوورکەوێتەوە، ئیبن عەباس ناو مەدینە بەجێ بێڵە دوورکەوێتەوە. بۆیە دوو بنەماڵەی زۆر گەورە، بنەماڵەی خەتاب، بنەماڵی عومەری کوڕی خەتاب لەگەڵ بنەماڵەی ئالی هاشم ئەولادی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەچەکانی هەر هەموو ناو مەدینەیان بەجێ هێشت. ئەمە فیتنەیە کە ڕووی تێکردوین. نوعمانی کوڕی بەشیر کە خۆی بۆ خۆی پێشتر با بڵێن گەورەی کوفە بوو، والی کوفە بوو، لە ناو مەدینە ژیانی بەسەر ئەبرد، زۆر هەوڵی لەگەڵادان کوور ئەمە مەکەن، فیتنە دروسە بێ، خوێنی مسلمانان ئەڕێژێ، ئێوەش لە نەتیجە هەر خاسرن، هیچتان پێ ناکرێت. نەوەکو عەبدوڵڵای کوڕی زوبەیر بەهێزن، چکە ئێوە لاون گەنجە هێشتا حاڵیتان نەبووە لە ئیشەکان، نە ئەوەشە توانی بێتان لەناو خۆتانە ئەمیرێکتان هەبێ، ئەوە دوو ئەمیرتان هەیە. عەبدوڵڵای کوڕی عەباس پێی فەرمووی وەڵڵاهی هەر کەسێک هەر قەومێک لە ئەوڵەوە دوو ئەمیریان هەبوو، ئەگەر سەربکەون شکستەهێن، ئەگەر سەربکەون شکستێن، چونکە کەس نازانە کامیان ئەمیریان، ئەگەر سەریشکەون هێشتا شکستیان هێناوە. بۆیە لێرە هەوڵێکی زۆر گەورە لەگەڵ ئەم گەورە پیاوانە دایان بۆ هێواشکردنەوەیان. حتا تەوان نوعمانی کوڕی بەشیر مەشهورە بەوەی یەکێکە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، یەکی پیاوێکی زۆر دنیا دیدە بووە و چاوی زۆر کراوە بووە و ئەڵێن یەکێک بۆ لەو کەسانەی دوعای ڕەد نەبووەتەوە، پیاوێکی زۆر ساڵح بووە. بە عەبدوڵڵای کوڕی موطیع وتوتی وەڵڵاهی هەرچی سیر دەکەم ئەی عەبدوڵڵا، جەنگەکە گەرم ئەەکەی بەم گەنجانە، دوای خۆت لە پشتی وڵاخێک ڕائەکەی بۆ مەکە، خۆ ئەزانێت لە چ شوێنەکە لە مەکە کۆتاییت پێ. سبحان الله قسەکەی هاتە دی، دواتە ئەرساکەم کە شەڕەکە گەرم بۆ عەبدوڵڵای کوڕی موطیع تاوە کەسی بەدەستەوە نەمەڕای کرد چۆن مەکە لای عەبدوڵڵای کوڕی زوبەیر، دواتە لەگەڵ عەبدوڵڵای کوڕی زوبەیرە شەهید دەبێت. طبعا ئەمان هەموویان پیاوی گەورن، هەموویان پیاوی عەظیمن لە هەردوو تەرەفەکە، لە هەردوو ئەطرافەکە. عەبدوڵڵای کوڕی جەعفەری کوڕی ئەبی طالب لەو کاتا لە شام بوو کە بینی ئەوە یەزید خەریکە جێشێکی زۆر گەورەی کۆ کردوتەوە، ئەوانە یەکسەر چۆ لای یەزید، وتی ئەمانە ئەهلی مەدینە خصوصیەتیان هەیە، تایبەتمەندیان هەیە، مەدینە تایبەتە زۆر ئەمە مەکە. یەزیدیش وعدێکی دایە، ئەویش بەنامەیەک ناردی بۆ ئەهلی مەدینە، وعدەکەی ئەمە بووتی من ئەم جێشە بۆ ئەوان نانێرم، بۆ مەکەی ئەنێرم بۆ عەبدوڵڵای کوڕی زوبەیر، بەڵام لە پەنای مەدینەوە ئەڕۆین. ئەگەر لە لای مەدینە ئەم جێشەی من ئەوەستێت، ئەمان هاتن و بەیعەتی خۆیان جارێکتر تازە کردەوە، هیچ کێشەیەکمان نابێت لەگەڵیانەوە، جێشەکە ئەڕوات و کەس حەقی نایە بەسەریان و هەموویان عەفوون. ئەگەر ئەمە ڕووی نەدا،
ئەوە گلەیی خۆیان لەسەر خۆیان طبعا کە نامەکە عەبدوڵڵا ڕۆژ زۆر بە هەندیان وەرنەگرت زۆر قسەیان لەسەر کرد حتا ئەو نەفەسەی کە پێیدا بوون لە خۆیان داخستەوە. سعیدی کوڕی موسەیەب گەورە پیاوی تابعی زۆر هەوڵێکی گەورەی لەگەڵادان کە ئەم کارە لەسەر ئەساسی شەرعیەت بنیاد نەنراوە. ئیمام حوسێن هەر بەیعەتی نەدابوو، حجەیەکی شەرعی بەدەستەوە بوو، ئەمان بەیعەتیان داوە، هیچ حجەیەکی شەرعی بەدەستیانەوە نییە کە بەیعەتەکان هەڵۆشێنەوە. طبعا دیار بوو ئەمانش دلیلی خۆیانیان هەبوو لەسەرەوەی کە بۆیە ئەمە هەڵ ئەوشێنەوە لەبەرەوەی کە ئەم ئیمامی کە دایانناوە کە بەیعەتیان پێداوە ئێستا سیقەیان پێ نییە و متمانیان پێ نییە و بۆ شێوازە خەلعی حاکمەکەی خۆیان دەکەن. جێشێکی زۆر گەورە بڕیار ئەدا کە یەزید بینێرێ وردە بەرەو کوێ بەرەو مەدینە، لەوێشەوە بۆ مەککە. قەراریدا عەبدوڵڵای کوڕی زیاد بکاتە گەورەی ئەم جێشە بینێرێ. عەبدوڵڵای کوڕی زیاد وتی والله ئیشێکم بۆ کردووی بوومەتە فاسق، ئیشی دووەمت بۆ ناکە. لەوەی حوسەینە ئەوەندەی ئازار چەشت بوو، وتی ئەویانم بۆ کردووی حوسەین لەسەر دەستی من کوژاوە، قەت دووهەمیانە بۆ ناکەم ناچمە سەر ئەهلی مەدینە، حەقم نییە. لەگەڵ ئەوەشا مەسەر ئامۆزای یەکترن گوێڕایەڵی نەکرد. لە دوای عەبدوڵڵای عوبەیدوڵڵای کوڕی زیاد محاوەرەی کرد چەند کەسێکی تر قەناعەت پێ بکە، لە ئەخیرە قەناعەتی کرد بە مسلم کە بچێتە ئەو سەر ئەو شوێنانەوە جێشەکەی بەرێت کە جێشێکی زۆر گەورەی خستە بەردەستی وەکو مەڵی وەسەتی بۆ کردن. یەکێک لە وەسیەتەکان کە پێوەوتی ئەگەر تا تۆ مابی بەسەریانەوە تۆ ئەگەر تۆ نەمای لە دوای تۆ حوسەینی کوڕی نومەیری سکوونی داناوتی ئەو لە دوای تۆ ئەبێتە گەورەی ئەمانە و ئەم جێشە بەڕێ ئەخا. مسلمی کوڕی عەقەبەی مڕی ئەم جێشە گەورەی کەوتە بەردەست و ئامۆژگارەکان یەزید بۆی ئەمە بوو. تی 3 ڕۆژ لە پەنای مەدینە ئەمێنیتەوە، قسە لەگەڵ خەڵکاکەیت و گفتوگۆ ئەەکەی، هیچ شەڕێک نابێ ڕووبدا، داوایان لێ ئەەکەی کە بەیعەتەکان نەشکێنن بچنەوە سەر کاروباری خۆیان. ئەگەر هاتوو بەیعەتەکان هەر شکاند و هەر گویان نەدا ئەو کاتە شەڕ دەست پێ ئەەکە، کە شەڕ دەستی پێکرد هەتاوەکو 3 ڕۆژ بۆت هەیە چی ئەەکەی لە مەدینە بیک. تەوان ئەم خاڵێکی زۆر وردە و بابەتێکە لە ناشەرعیەکانی یەزید کە مەسئلەی ئەم 3 ڕۆژە کە چی ئەدزی چی ئەبەی چۆن جێشەکەت مامەڵە ئەکەن لە ناو مەدینەیە. ئەمە خاڵێکی زۆر سەلبی بوو کە دواتر فتنەیەکی زۆر گەورەی بۆ یەزید نایە. طبعا دیارە مسلم کاتێک کە چووە ناو هەمان ئەم شتانەی جێبەجێ کرد و ئەوانش خۆیان نەدا بەدەستەوە، جەنگێکی زۆر گەورە دەستی پێ کرد. جەنگەکەیە نزیکەی 700 کەس کوژراون و شەهید بوون. تصور كان أم حوصت كساهم وين أهل الدين أهل نزيق لزمني في غمر صلى الله عليه وسلم. بلام سبحان الله كفتنة هاد إنسان شاوي كورب سيروش لدواء أمش دسا كان بطلاني كردن لناوتي لنا مدينة. طبعا أما يشكل خلل زور قورة كان لحياتي يزيدة كزور كانت باسكري على المسألة وقعي حرة لبرو بأمر مباشر يزيد هو هيج مجالاتي كتير نماوته وزور تونت مسلم معاملة كردوا حتى مسلم لسر مرجع. طبعا لدواء فرمايشتي بيغمر صلى الله عليه وسلم زور لسر أو كسيك أماني مدينتي كذا خو أماني تكذا. طبعا مسلم يشكل لواني كمسلم يكون عقبة لدواء أما الراس توخوم للريا بيش أو بقعت مكة وفاتك يعني يشكل لوش تاني توسيرك چید لێبێ ئەڵێن لە دوای شایەتومان هیچ شتێک بە فەزیلەتتر نازانم لەوەی کە لەگەڵ ئەهلی مەدینە شەڕم کرد. سیرکەن تعەسوب چی لە ئینسانەکە بە مەرجێ پێغەمبەریان صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر یعنی هەموو دنیا کاول بێ باشە کەعبە بڕوخێ خوێنی مسلمان هێشتا لەوە بە قەدرترە گەورەترە. تەسەووەر کە خوێنی مسلمان چەند بەلای ئەم کەسەوە سادە مامەڵەی لەگەڵا ئەکەن. بۆیە لە جەنگەکان لە سەرەتاوە ئەهلی مەدینە جەنگێکی زۆر جوان ئەکەن و هاکە لە جێشی شامی بەرنەوە. بەڵام جێشی شام هەم بەهێزن هەم زۆر ئازایانە ئەتوانن مامەڵە بکەن و زۆر زیرەکانە مسلم ئەتوانە جەنگەکان لێبەرێتەوە. فعلا ئەو قسەی نوعمانی کوڕی بەشیر دێتە دی عەبدوڵڵای کوڕی مۆطیع سواری بڵێن وڵاقەکەی ئەسپەکەی ئەبێت و دەرەچێ بەرەو مەککە و ئەچێتە پەنای عەبدوڵڵای کوڕی زوبەیر و خەڵکی تریش هەر هەمویان عەبدوڵڵای کوڕی حەنزەلە شەهیدە بێ و زۆرێکی تر لەوانە شەهیدە بن و دواتر هەموو ئەمانەی ئەهلی مەدینە کۆ ئەکەنەوە یەکەیەکە تایبەت ئەوانەی کە لە بەیعەت هەڵگەڕاونەتەوە یەکەیەکە جارێکی تر یەنەوە بەردەم مسلم و بەیعەت ئەدەنەوە بە یەزید. طبعا ئەگەر یەزید لێرە جەنگەکەی نەکردە یا مسلم حساری بخستایەتە سەر مەدینە و جەنگی نەکردە
ئەڵێن هەموو مەدینە خواردنی بەشی 5 ڕۆژی تێب، یعنی ئەگەر حسارەکەی کە کردبووی 3 ڕۆژ بوو 2 ڕۆژ تری بخایەنایە خۆی بۆ خۆی شەڕەکە تەواو بوو. ئەمەش سادەیی گەنج ئەگەێنێ لە مەسائلی بیر نەکردنەوە، لە سرعەتی بڕیاردانە، لە سرعەتی مەسن بەتایبەتی لە بابەتە جیهادیەکانە ئەو هەنگاوانەی کە گەنج ئەینێ هەمیشە هەنگاوێکی هەڵەیە بەرەو ئاخارێکی هەڵە ئەڕۆ. لێرە ئەم 1000 کەسەی کە ئەمە لەبیر نەچێ کە حساریان دابوون، دواتر ئەهلی مەدینە پێیان وتیان بە ئومەویەکان ئەتوانن ئێرە بەجێ بڵن، هەمویان دەرکرد، هەر هەمویان چوون بەرەو قەراخی ئەوێ، بەرەو قەراخی با بڵێن مەدینە. لە قەراخی مەدینە گەیشتنە موسلیم، بەڵام عەهدیان دابوو وعدیان دابوو کە هیچ شتێک نەڵێن بە ئەم جێشەی کە هاتووە. هەرچی موسلیم محاوەڵە یەک کەس قسەیەکی نەکرد لەو 1000 کەس. دوای عەبدولمەلیکی کوڕی مەڕوان موسلیمی بان کرد، وتی وەرە سێشت پێ ئەڵێم ئەو سێشتە بەگوێم کە تۆ نەجاحەتێنی، بەگوێم نەکەی نەجاحەت نایە. یەکەم تی لای شەرقەوە پەلامار بدە، لای غەربەوە پەلاماری مەدینە مەدە. دووهەم بچۆرە شوێنێکە پێوتە حەڕە، لێو محاولەکە بربەرەکانیان بکەی، چونکە لەو کاتێک کە تۆ بربەرەکانیان ئەەکەی خۆر بە شێوازی ئیتیجاهەکەی ئەوەی لە چاوی ئەوان ئەدا، تۆ ئەتوانی ناجەحبی بەسەریانە. و هەندێک شتی تری لەناو مەدینە، وردەکاری مەدینە کە چۆن داخڵ بە مەدینە بێت، لە چه سوچێکەوە، کێ لەگەڵیەتی کێ لەگەڵیان نییە، چۆن هەر هەموو شتەکانی پێوت. تەبەن ئەڵێن ئەگەر ئەم قسەی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان نەبووە موسلیم زۆر بەخراپی ئەشک، بەڵام ئەم قسانەی ئەو وەهای کرد کە هەموو ئەسراری ناو مەدینە بچێتە بەردەستی بزانێت چۆن چی ئەکا لە ناو مەدینە. دوای ئەمە تەبەن ئەوە کۆتایی بە با بڵێن ئەم جەنگە دێت و هەمویان بەیعەت ئەدەنەوە و ئەم هاوڵە بەڕێزانەی کە چوونەتە دەرەوەی مەدینە هەمویان ئەگەڕێنەوە. عەبدوڵڵای کوڕە عومەر بە خۆی و خزمەکانەوە ئەگەڕێتەوە، ئیبن الحەنەفیە محەممەدی کوڕە عەلی کوڕە ئەبی طاالب ئەگەڕێتەوە. یەزید یەکێک لە وەسێتە زۆر تایبەتەکانی داوای لێکردەوە بە تایبە ئاگەی لە محەممەدی کوڕی حەنەفیە بێ، زۆر احترامی بگرێ، بۆ احترامێکی زۆر گەورە ئەگیرەکەیەوە ناو مەدینە، جێشەکە هەمویان احترامێکی گەورەی لێ ئەگرن. هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه و سلم زۆرێکیان مدینە بەجێ ئەهێڵن، دواتر ئەگەڕێنەوە ناو مەدینە. تایبەت کیباری ئەصحاب لەم شەڕا بەشداری ناکەن، بەڵام لەگەڵ ئەوەشە مؤرخین ئەفەرمون نزیکەی 4 سەحابە لە سەحابە بچووەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم شەڕا شەهید بوون. کە فتنەکە ئەوەندە گەورەیە و جەنگەکە ئەوەندە گەورەیە. لە دوای ئیمامی عومەرەوە سبحان الله ئەم فتنە هاتووەتە ناو دەوڵەت، و لە دوای ئیمامی عوسمانەوە بالذات ئیتر جەنگ و ململانەکە کۆتایی پێ نایە، بە هەمان شێواز ئەم جەنگ و ململانە بەردەوامە بێ. مسلیم لە ڕێیە مسلمی کوڕە عەقەبە ئەمرێت و هەموو ئەوەی کە هەیەی ئێخاتە دەست ئەو کەسەی کە لە پشتێتی کە پێشتر یەزید دیاری کردووە و بە نەخۆشێکی کوشندە لێرە کۆتایی پێ. تەبەن ئەم فەرمایشتانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی مەدینە ئەکا، ئەفەرمێ هیچ کەسێک نییە لا یەکید أهل المدينة أحد إلا إن معك ما ينماء الملح في الماء. أفرمي هيج كسيك نية كيد مكيديك لقل أهل مدينة هبت وفيلك يعني ليبكا كيدك يعني ليبكا إلا تون خير أو أتويت أخو أو أتوينت. فرما يشتكي في مريان صلى الله عليه وآله وسلم أفرمي هر كسي خلق مدينة بترسينه أخافه الله عز وجل ويقول ترز بسريا دا أبارين وعليه لعنة الله والملائكة والناس أجمعين، باشمل لعنة خدا وملائكة وهم خلقي بسرا دا أبارين. للروايتك لا يقبل الله منه يوم القيامة صرفا ولا عدل، حشتك لقبولناك للرجي قيامته. أو ندق وريه مسائلي حرمة أهل مدينة بوج استك إنسان شتا عمره يشتك حسب آراميه سيل لمدينة أكيد هموي دعاء بركتي أو دعاء أو فرماشتاني بيغمبر صلى الله عليه وآله وسلم كما هو تو. زور روايات هي ليرة كباسي أو أكاد كحرمتي مثلا أفرتان شكين راوة وزور لم بابتانا كباس أكل لو كاتي سيروجيا بلا هيك شيء أصل أساسي نية يكون ملاحظة أو وربقرين لبابتي بيعتك هندي لوانيك زور رقبون لبيعتك بشوازي كتير ما ملاين لقلاكرا يعني بيعتين لوريا بكلمات زور قرص كأنما وكو عبد واب اللي بردم يزيد تحكم كبسر مال وأموال وحرتشتيانا شو كلماتي وشكاني بيعتي عن كلي ورجيرا وزور بسختي لي عن ورجيرا تنها لبرويش خلق يتري بيتشاب ترسم بكرة دواتر أم خبر جيشت يزيد كحالتك بوش وازبو. طبعا يزيد هم أوي كدزرا وبشندين قات تعويض أكاتب أهل مدينة بلام هرناكات أوي
بابلن قربوي أو ظلم جورب كاتو ككريتي أبم شوازة تائرة أما واقعي حرية كبابتك اللي بابته مشهورة كان بلام قدركي أم واقع أجر شي خلقي لما سأل الإمام حسين حفتاكس شهيد بو حفتاو سيكس حفتاو شواركس بابلن لما حوصت كس شهيد بو بلام هيش كتابي تاريخي مانية بس بخوي باسي واقعي مسا حربك بلام بو إمام حسين شندين أو مان هي بشرتي أمان يشك الكش زور جورا كان كجهاني إسلامي بزور درسي لي ورقولي زور بندي لي ورقولي بتاوتي جيلي جنج تصور هو كاركاني فشلكت شيء يعني يشك لو أنا دو أمير تبي يشك لو أنا أو عند خوارد النبي الشاركة دو أمير هن أباش دوام دو أمير شيء بعد بشيء أدري خو بيوندي أنا كده بعض الله كروز بيره وكأنتواني بيوندي كم لو إمدادي عن بوبي أجر أمانة لقال الله كروز بيره هيك هم بقرث لو أشزال بنا بس أمي كان والله هم أمانة خلل كلوكاتا هستي في أكره ودركي في أكره ولا مرزور قصيان لسر أو موضوع أكردو و أفرمون إمام مهما كان فاسق يجبه ما دام دامزرا بخليفة مسلمانا نابي كسلي دربشة أكره نهي لي بكري إنكاري لي بكري وكو إنكاراني ابن عباس كردوتي عبد الله كرو عمر كردوتي أو هاولا برزانا كردوانا بس برانبري كردنوي بتشكو خير رشدي مسلمانا أما قد غيشي زور قوري وكو ابن تيمي بدريجي أو بابتاني باس كردو لشي دولته هتا إيرك عرزم كردن أما للزمني يزيد كري معاوية أم حالة الرؤداء يزيد عمري 22 صال وفاتك تصور كان عمرك كرت 22 صال وفاتك لم 22 صالية 3 صال ناكات 4 صال خلافتي لم خلافتها لقل أوا كاري زور قوري كردو ككار قوركي بريتي لوي يكمن جيشك كأسبو فتح قسطنطينية كبيغمريان صلى الله عليه وسلم فمغفور لهم بلام لبناي أما دي قد أدي هلايكو خلالك زور قوريه خلا قوركشي أما دو حادثة زور مؤلم قور العالم الإسلامي لزمني أوارودا هم شهيد بوني إمام حسين هم واقعي حرة كواقعي حرة هيك كم تني لو إمام حسين أو عندك قوري أو عندك ترسناك بوسر جهاني إسلامي ليرا عبد الله كوري زبير من هي حتى أم دقيقة عبد الله كوري زبير دعوة أو نكرو كخليفة به دعوة أو نكرو كأمير إيمان داران به ليرا شو يزيد خليفة يو لبرانبري شو أم شو نهي هشتا نكرا وكتايب جهنيته كتايب حياتي طبعا لسر مرجع لكتايب عمرية بريار أدام معاوية كوري يعني خليفة السهمي أمي كان كاتا معاوية كوري يزيد معاوية طبعا جنجك ببي الرواية كان 21 صال هندي الرواية 22 صال الصحوائك 21 صال هندي شرتو أنا 15 بو 18 بو 14 بو بلان 21 صال كلهم أنا أصحت له جنجك 21 صال أبيت خليفة مسلمان تشل الروج الرق بس تنها تشل الروج بكرتي أو تشل الروج تام بباسة كم لدوار وتشكل درسي دهاتو بس مثلا عبد الله بن الزبير وحركة أو لم تشل الروجا طبعا أمبياء هندي أمور كان تغييرات ياك اشتكان أخاته وشويني خوي هندي لقرفت كان كم أبنوه خطبة يك أدا خطبة الله يخلينا من نخوش وهستكمل من نخوشش مطاوب والله أميوكو إمامي أبو بكر أجر كسي شوكو عمر مدسكي دايبنا من لدويخهم بس دسمناك أشميوكو إمامي عمر ششكس هالبجير موكو شورا خوان بخوان أم ششكسا هالبجاردن كان لبيني خوان ويكي هالبجيرن والله وكو إمام عمر الششكسا كم دزناك بويوا من أمرمو حق مني بسرتانو أو كاروباري مسلمان أبيتو الشورا خوان تشيان كربابي كان من هيش خيرك من الخلافات نبي ونام بشرك شيء لسر منه أشيت ما الله ناية تدرو حتى وفاتك طبعا كل دواء وفاتك إن جاءت الوردة وده حركة عبد الله يكون الزبير دس بيئك وخلق بيعد وأداب وخلافتي ودوات اللي درسك أنت رأتش نسري باسك دوام لذاتي باش پروردگار رحمته بزي وكرم ومهرباني خوي بسرمانا ببارن يا ربي خويان لطواي گناه كان ما نبورا گناه بأشكرا كردو ما نعفو منك گناه بپنهان كردو ما نعفو منك گناه نمان زاني كل من عفو منك گناه زاني من وزياد روي منك عفو منك لمن خوش يا رب العالمين بزي بسرمانا ببارن يا أكرم الأكرمين يا ربي خوي دعوات لي أكين برحمته بزي خود بكرمي خود درجة كاني خير بسرمانا بكروا إلهي أو من قرفتك يقرفتك وشار السرك أو من بحال مال مالدارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالي صالحك
ئەومان قەرزارەقەی سەرشانی سووکە یا ئیلاهی ئەومان نەخۆشە شفای بۆ بنێرە ئەومان دڵی نەئارامە ئارامی کە ماڵەکانمان ئارام کە ژیانمان ئارام کە ڕۆحمان ئارام کە دڵمان ئارام کە إلهي لد أبارين ولد ألالين وكرمي خود بسرمانا ببارينا عفو عافيتي خود بسرمانا ببارينا بخوا پروردگار أما زور آتاج رحمتي تون يا إلهي برحمته بمان جينا برحمته بمان مرينا برحمته زندو من كروا إلهي رضواني توبهم أصحاب أنيرين إلهي رحمتي توبهم أولياء وصالحين وعلماء وقور بيواني وأمة أنيرين إلهي داول لي أكين لدلمانا رقوكي نبران بربهيج كسيق لإيمان داراني بيشخو من دروز مك يا رب العالمين يا إلهي داول لي أكين بركات كاني ختما لمقرر وبركات أسماء وزي بسرمانا ببارنا جيان من پر بركتك زانس من پر بركتك عمر من پر بركتك كاتكان من پر بركتك معيشة من خوشك يا رب العالمين يا إلهي بمن جرى لو كسانيك للدنيا حسنات بيا بخشي لآخرة حسنات من بيا بخشي يا رب العالمين إلهي لقنا هداك وباك من مبورة لقنا هبراه وخشكان من مبورة لقنا خزان منال وچمان تا روج قيامت ببورة يا إلهي داول لي أكين برحمتي خوت وبزي خوت بكرمي خوت هر كس بياوتي كي لغلاك من خو لقنا هيان ببورة لخزم كان من ببورة لما مصاب قتاي من ببورة لخوشويستو هاولان من ببورة تو قوري خوت خواه لأمتي بيغمر صلى الله عليه وسلم ببورة لقنا هي مردو كان من ببورة لقنا هي مردو أم أمته ببورة يا رب العالمين يا إلهي أمتك بيغمر صلى الله عليه وسلم لزلتي كي زور قوران لجيهانا لزحمتي كي زور قوران خوات وخود نصاتي خوت ما ببنير خود درجة كاني خدمة بسراب كروا يا إلهي داول لي أكن برحمته وبزي خوت وبكرمي خوت تو قوري خوت خو درجة كاني خير وسلام أمتها بكروا يا رب العالمين رحم مسلمان غزة بك رحم مسلمان السودان بك رحم مسلمان الصين وهندستان بك خوا رحم مسلمان هم جيهان يا رب العالمين إلهي داول لي أكن بقوري خوت وبخشندي خود لمن خوش يا رب العالمين أما جسمن وبكر مجلسي ذكر ورزا من دي خوت يا رب العالمين إما ذكري تو من كريا إلهي ناوي زور بياوي قورا من هنا إلهي داول لي أكين نأمن لمن على بينهم بس من يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناه من الشيء جبوري خوالي من قبلك